هەموو ئامادەکاریەکان تەواو کراوە سەرجەم جیهازی تەسریعی نەتائیج لە کۆگاکان ئامادە کراون دووجار تێستی لەسەر کراوە خۆشبەختانە ئەنجامەکانی زۆر باش بووە دوێنێکە وەرەقەی دەنگدانیش گەیشتۆتە فڕۆکەخانەی هەولێر ئەمڕۆکە دابەژەکرێت بەسەر پارێزگاکان ئێمەش لە نزیکەوە چاودێریکردنی مەکتەبەکانی خۆمان سەبارەت بە ئامادەکاری ڕاهێنانی ئەو کارمەندانەی کە بۆ ڕۆژی دەنگدان ڕاهێنانیان پێکراوە گەڕ پارێزگای سلێمانی زیاتر لە 15,000 کارمەند بەشداری دەکات یاخود سەرپەرشتی هەڵبژارنەکە ئێستا بەردەوامن لە ڕاهێنانیان لە 135 کارمەندەکان ڕاهێنانیان پێکراوە و لە چەند ڕۆژی ڕابردوش ئەوانی تریش ڕاهێنانیان پێدەکرێت چونکە هەڵبژارنی ئەمجارە بە بەکارهێنانی جیهازی ئەلیکترۆنیە جیهازی تەسریعی نەتائیج و جیهازی تەحقوقەکە ئێمە هاتینە سلێمانی شوکارەکان زۆر باشی بەڕێوە ڕۆیشتووە و ژمارەی بیتاقەی دەنگدەریش تا ئاستێکی باش دابەش کراوە و لە چەند ڕۆژی داهاتوش بەردەوام لە هەموو ناوەندەکانی تەسجیل بەردەوامن لە دابشکردنی بیتاقەی ناخب کە بەشێکی خەڵکی سلێمانی ماوە کە بێن بەیان بەشێکی دەنگ دەرماوە بیتاقەکانیان وەرگرن کە ئەوانەی بایۆمەتریان کردووە هیوادارین هەمویان بە زووترین کات چونکە ئێمە ڕۆژی 8/5 سەرجەم بیتاقەکانی دەنگدان لە هەموو پارێزگەکان ئەکشێنینەوە یان بینەوە بۆ مەکتەبی وەتەنی واتە هەر کەسێک کە بایۆمەتری کردبێت و بیتاقەکەی لێرێ وەری نەگرێتەوە بێبەشە بێ لە دەنگدان ئێمە سەبارەت بە ئەوەش کار ئاسانیمان کردووە لە بیتاقەی دەنگدان ئیستا سەرۆکی خێزان چی باوک چی دایک ئەتوانێت بیتاقەی دەنگدانی هەموو خێزانەکەی وەرگێ و بەرنامەی تریشمانەیە کە تیمی گەڕۆکش ئامادەکەین